سەرجەم حیزبەکان و ئیدارە یەکدەنگ بوون کە پشتیوانی لە داخوازی و خۆپیشاندانی شارستانیانە و مەدەنیانەی کارمەندان و مامەسەیان و هاوڵاتیان بکەین بۆ داخوازی چاکردنی ژیان و گوزەریانە و خزمەتگوزاری، بەڵام لە چوارچێوەی یاسا و ڕێساکانی ڕێگە پێدراو و لە خاڵێکیشە کە جێگەی خۆشحاڵیە سەرجەم حیزبەکان بۆ دەنگ بووین لەسەر ئەوەی سبەینێ حیزبەکان مەسئولی یەکەمی حیزبەکانی سنووری ئیدارەی گەرمیان لە بارەکای حیزبی شوعی کۆبوونەیە بکەن لە سەعاتنەوەی بەیانی بۆ ئەوەی بەردنامەیەک دانن کۆبوونەوەیەکی فراوان خۆپیشاندانێکی فراوان لە جێگەیە کە قایمقامەتی کەلار و ئیدارەی گەرمیان دەستنیشانیەکات بۆ گرتبوونەوەیەک و بە یەکدەنگی هەم حیزبەکان و هەم خەڵک و هەم ئیدارە بەیانی چاکسازی و باشکردنی ژیان و گوزەرانی هەم موچەخۆران هەم هاوڵاتیانی کاسب و پیشەوەر چاک بکرێت بگەینە حکوومەتی هەرێمی کوردستان و پەلە بکرێت لە بەدەنگەوە هاتنی داواکاریەکانیان و لێراشەوە ئەتوانم بڵێم دەستخۆشی لە حیزبەکانی سنووری ئیدارەی گەرمیان و دەستگاکانی حکوومەت و قایمقامەتی کەلار و کفری و ئاسایش پۆلیسی چارەکە مەدەنیەکان و خۆپیشاندەرانش بکەم کە نمونەیەکی باش و جوانیان لە سنووری ئیدارەی گەرمیان لە دوێنێەوە پیشان داوە کە کارەساتی نەخوازرا و ڕووی نەداوە بنکە و بارەگای حیزبەکان پارێزراوە دامەدەستگاکانی حکوومەت پارێزراوە و ئومێد دەکەین لە ڕۆژانی داهاتووشا کە ئەو گردبوونە فراوانە ئەکرێت و بە حوزوری سەرجەم حیزبەکان و ئیدارات لەگەڵ هاوڵاتیانی خۆمانە بۆ داواکردنی باشکردنی ژیان و گوزەرانی هاوڵاتیان و موچەخۆرانی حکوومەتی هەرێمی کوردستان نمونەیەکی جوانی شارستانیانە لە گەرمیان پێشکەش بکەین و بە شوێنەکانیش بڵێن ئێوەی وەکو گەرمیانیەکان بکەن.